بینەرانی بەڕێز خۆشەویستانم بە خۆشحاڵ و لەگەڵتانم بۆ تەواوکردنی پرۆگرامەکەم فەرموو کاک سەدەر ئەتوانی وەڵام بیتەوە. من پێم وایە باسکردن لە کوردستان لە هەرێم و لە ناوەند باسکردنیی میسالیانە نییە. ئەم وڵاتەی ئێمە لەسەر ویستی هاوڵاتیانی عەرەب کورد دروست نەبووە، لەسەر ویستی شیعە سونە دروست نەبووە، خۆی دیارەتەری لە ڕووی مێژیەوە چۆن دروست بووە کە لە ئێستا بە جۆرێکی کە هەڵسوکەوتی سیاسی و مامەڵەی سیاسی لەگەڵ یەکاکەن و پێکەوەبوونی سیاسی بە یەکەوەکەن دەرکەوتووە تا ئێستا نەیانتوانیوە بکەونە ئەتمۆسفێرێکی گونجاو کە هاوڵاتی لەم هەرێمەیە و لە ناوەندیشا بە شێوازێکی تەندروست ژیانی سیاسی خۆیان بەرەم بەڕێوە. کێشەکە لەوەیە نییە کە لەمە زیاتر ناکرێ لە هەر ڕوویشی سیاسیەوە وە کاگەکرم بازەکات تۆ ئەم پرۆژەیەت هەیە پرۆژە سیاسەتەوە هەموو بەشدار بوون لە نووسینەوەی دەسووری نوێی عێراق، بەڵام دوای ئەوە شتێک هەیە پێوترێت جەدوەلی زەمەنی تاکو ئەبەدل ئابدین کورد هاوڵاتی کورد چاوەڕێ ناکەکەی ئەوان سەوچە جێبەجێ ئەەکەن چووکامە پەرژەوەندیە ئەمڕۆ سۆنا ئەفۆم بکەم بەدیل چییە؟ بەدیلە بێ لە هەموو ڕێکەوە تۆ پلانی ئەیوبیت هەیە، پلانێکت هەیە اختیارێک لە اختیارەکان هەڵبژاردنێک هەڵبژاردنەکان باز لە جێبەجێکردنی پرۆسەیەکی سیاسیەکەی و بەشدارە بی لە دەسەڵاتی سیاسیە. بەس من تا ئێستا نازانم ئەو بەشداریکردنە ئێمە ڕۆژێک بانگەشەیەکمان گوێ لێ بوو کە ئەگەڕێنەوە لە دەوڵەتی عێراق بۆ ماوەیەک پۆستەکانمان هەڵە بسەرێنین تاکو ئەم داوایەم و ئەم داوایەمان جێبەجێکرێ. وەزیرێکی کورد دەسەڵاتدارێکی کورد لە بەغدا هاتەوە ڕووی کردەوە پەرلەمانی کوردستان بڵێ من لەوێ دەوام ناکەم لە بەرەوەی ئەم پرۆژە سیاسیەمان ناچێت بەڕێوە. تا ئێستا بێجگە لە بانگەشەی ئەوەی کە هاوڵاتیانی کوردستان باز لە جیابوونەوە و دەروستبوونی دەوڵەتی کوردستان و مافی چارەی خۆ نووسین ئەکرێ. وەک هاوڕێم عەزیز ڕەوف لە نووسینێکی کاباسیەکە ئێمە سێ وتارمان لە نەورۆزا گوێ لێ بووە لە سێ مەملەکەتی جیاوازەوە. وتارێکی سەر و کۆمار باز لە کۆبوونەوەی نیشتیمانی و چارەسەری نیشتیمانیەکە، وتارێکی سەرۆکی هەرێم باز لە هەڕەشەی جیابوونەوە کەیتر تەحملی ئەو وەزع سیاسیە ناکرێ، وتارێکی بەڕێزنەوشیوا مستەفا باز لە بنەماکانی دروستبوونی دەوڵەت دەکا. سێ وتار لە سێ بزاوتی بەشی سەرەکی ئەم بزاوتی کوردستانەوە سێ وتاری جیاواز و مەغزای جیاواز. پێم ناڵی وتاری یەکگرتووی کورچیە لەگەڵ ناوەندە، پێم ناڵی کە چەند ساڵێکە فەخر بە ئێمە فرۆشنەوە ئێمە ڕاستە لە هەرێما ناکۆک و ناتەبای ڕاستە خەڵتانی خوێنی یەکتریەکەی ڕاستە شەڕی ناوخۆمان کردووە، بەڵام ئێمە لە ناوەندە هەمومان یە خیتابی مرکزیمان هەیە. کوا خیتابە مرکزیەکە کوا لەسەر پرسە استراتیژیەکان دەستگایەکی استراتیژی نیشتیمانی هاو وتی ئەمە پلانی ئەیمانە لە تاریخی فڵان. زۆر سپاس بەڵێ جارێ لەسەر ئەو سێ پەیامەی کە لە نەورۆزە ڕاگەیەنرا لەلایەن ئەو سێبەڕێزەوە کە جەنابەت باست کرد پێم وایە پەیامی جەنابی مام جەلال وەک سەرۆک کۆماری عێراقا ڕەنگ بێ پەیامەکەی هەر لەس بەو ئاراستەیە بێ کە ئاراستەیەکی نیشتیمانی و یەخستنەوەی ماڵی عێراق بێ. پەیامی سەرۆکی هەرێمی کوردستان من پێم وایە پەیامی خەڵکی کوردستانە، چونکە سەرۆکی هەرێمی کوردستان نوێنەری شەرعی خەڵکی کوردستانە و بە هەڵبژاردنێکی ئازاد خەڵکی کوردستان ئەو دەنگەی پێداوە. هەلو مەرجی سیاسی عێراق و هەنگاونیان بەرەو تاگڕەوی و تاک دەسڵاتی لە عێراقا ئەوە ئەخوازێ کە ئیتر سەرکردایەتی سیاسی کورد هەڵوێستە بک لەسەر بەرامبەر ئەو بارودۆخە سیاسی لە عێراقا هەیە و سنوورێک بۆ ئەو بارودۆخەدا بنرێ. یا دەبێ عێراقێکی تەوافقی بێ و لەسەر بنەمایەکی نیشتمانی کە هەر سێ پێکاتە سەرەکیەکەی عێراق تێیدا بەشدار بن، یان دەبێ کورد بیر لەوە بکاتەوە بە دوای بەدیلێکی تر بگەڕێ بۆ ئەوەی چارەنووسی خۆی و ئایندەی بەرژەوەندەکانی خۆی لە ئایندەی عێراقا و لە ئایندەی ناوچەکەیشا دیاری بکات. بۆیە ئەو پەیامەی جەنابی سەرۆک لە نەورۆزی ئەم ساڵە من پێم وایە پەیامێک بوو لە جێگەی خۆیدا و پەیامێک بوو وەڵامێکی دروست بوو بۆ ئەو بارودۆخەی هەیە. بەس من ئەوەی پرسیار پەیامی سەرۆکی هەرێم بە هەموو تان و پۆکانیەوە وەک وڵاتیی کوردستان هەمومان جۆمان لێگرتووە، بەڵام دوای پەیامەکە داوا لە لایەنە سیاسەکانەکە کۆبوونەوە بکەن بۆ دیراسەکردنی ئەم بارگرژیە. پێ دوایە سەرۆکی هەرێم پێش بڵاوکردنەوەی پەیامەکە ضرورەتی سیاسی و مۆزوعی نەبوو کە لە لایەنە سیاسەکانە کۆبێتەوە ئەنجا پەیامەکە بڵاوکاتەوە. من پێم وایە جەنابی سەرۆک پێشوەخت دراسەتی ئەو بابەتە کراوە و پەیامەکەی جەنابی سەرۆکیش پەیامێکی ڕوون بوو. ئێستا هەندێک تەفسیراتی جیاوازی بۆ دەکرێت کە لەوەی کە جەنابی سەرۆک هەوڵی داوە یاویستویەتی دەوڵەتی کوردی ڕابگەێنێ.
ئەڵبەتە پەیامەکەی سەرۆک ڕوون بوو و ئاراستەی پەیامەکەیشی ڕوون بوو و من پێم وایە ئەوەی کە لای من غەریب بوو بەڕاستی ئەوە بوو کە کاک نەوشیروان لەوێ پێش ئەوەی سەرابی سەرۆکی هەرێم پەیام بڵاو بکاتەوە ئەمینداری بزوتنەوەی گۆڕان یا سکرتێری بزوتنەوەی گۆڕان باز لەوە ئەکا هەلومەرجی نێودەوڵەتی لەبار نییە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی ئەبێ ئەمە بۆ وابێ زۆر سپاس توانین وەڵام بێتەوە بەڵام منەوە خۆیان نتوانم بەزۆکو کەسێکی چاودێرێکە توانم وەڵامە بێ یەکێک لەو شتانی کە لەم دوایە ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغدای زیاتر کردو و جێگەی سەرنجی زۆر چاودێری سیاسی و ناوەندی سیاسی بوو ئەویش کێشەی تاریخ هاشمیە لە عێراقا تۆ چۆن لەم کێشەیە تێگەی ئایا ئەم کێشەیە کارتێکی بەهێزە کورد یاری پێکا لەگەڵ بەغایە بۆ ئەوەی لەو هەلومەرجە سیاسیە خواستەکانی خۆی بەسەر بەغایە بسەپێنێ یان دادڵدانێکی ئەفەویانەی ئەم پیاوەیە نوعێک لە پرسیار لەسەر مزداقیەتی کورد بۆ پابندبوون بە یاسا و بە دادگا و بە دژاتیکردنی تیرۆرە و موقعی کورد لەقەکە و هاوپەیمانەتی کورد و شعەکە پێیان دەگوت هاوپەیمانەتێکی گرنگە لەقەکە لەم بارەوە تۆ ڕات من پێم وایە کوردستان لە درێژایی شۆڕشی ڕزگاری نیشتیمانیە شوێنی حاوانەوەی هەموو تێکۆشەری هەموو پارچەکانی تری کوردستان و ناوەند و تێکۆشەرەکان کۆمۆنیستەکان و چەپەکان و ئیسلامیەکان بوو کە پێشترە هاتنە ئێرە بەڵام ئەم جارە لە کەیسی هاشمیدا ئێمە بەداخەوەڵێن بە کللتوری خێڵ هاتوین پێشوازیمان لە یەکێ کردووە کە داواکاری یاسایی لەسرە من نازانم داواکارە یاسایەکە چۆنە چونکە تا یاسا یاسا بڕیاری خۆی نایەوە ئەم کەسە نەچۆتە بەردەستی دادگا بەڵام ئەکرێ ئێمە کوردستان لە ڕووی بەندێکی دەستوریەوە باز لە پەناهەندەی سیاسی بکەین هەر کەسێ ملاحقەیەکی سیاسی هەبێ ئێمە پەناهەندەی سیاسی بێ لەم وڵاتەیە تا دادگاخ بڕیاری خۆی ئەیە ئەو کەسە بمێنێتەوە یان نەمێنێتەوە بەڵام ئێمە هاتوین کەیسی هاشمیمان هێناوە من نازانم ئەوەی جەنابەت باسی لێوەکەی ئاویستومانەوەکو وەرەقەیەکی فشار بەکاری بێنین بۆ بەرامبەر دۆستەکانی شیعەمان کە تا ئێسا بە دۆست ناویانە بین ئایا کورد گەیشتەوەی ئیتیفاقێکی سیاسی بکرێت کە ئێمە هەر کەسێ لەوێ گرفتێکی هەبوو کوردستان بکەین بە وڵاتێکی ئامن و مەلازی ئامن بێ بۆ هەموو لایەک بۆی لێرەوە ئێمە دەسەڵاتمان هەبێ من پێم وایە ئەمە زروفێکە بەسەرمانە سەپێنراوە من ئەگەڕێمەوە بۆ یەک وشە لەسەر هەر لەسەر ئەو مۆزوعەوە دێتەوە کە ئێستا لەم ناوچەیە دوو محور دوو تەوەری سیاسی نوێ کارەکە تەوەرێکی مەحوەری تورکی تەوەرێکی مەحوەری ئێرانی و کە هاوکاتیش تەوەری بازەکرێت کە تەوەری سعودیە و لە پاڵەوانشا تەوەری ئەمریکی کە باز لە دوای بەهاری عەرەبیەوە کرێ ئەم تەوەرە سیاسیانە ئەجەندای جیاوازی هەیە بۆ داهاتووی هەرێم و بۆ ئەوە کە کورد پێم وایە تا ئێسا ئەم تەوارە بە شێوازی ژوورە داخراوەکان گفتوگوی لەسەرەکە بە شێوازی ڕێکەوتن و کۆدەنجی گشتی گفتوگوی لەسەر ناکە و ئەشتوانین خوێندنەوەمان بەوە هەبێ بەشێک لە دەسەڵاتی سیاسی لەگەڵ تەوەرێکا کارەکە بەشێکی تر لەگەڵ تەوەرێکی کەیە هاوڵاتیش هەبێ پرسیار کە ئەرێ بەرەو چ لایەکمانە زۆر سپاس حەزم کرد یەک خاڵی شار بدەم بەڵێ من پێم وایە پێویشم خۆش نەبوو کاک سەردار وشەی خێڵ زۆر جار نەیارەکانی کورد ئەم وشە بەکاردێنن کە ئێمە پێشوازی لە مالیکیەکەین وەکو خێڵ پێم وایە ئەوە هەڵەیەکی گەورەیە کە میلەتێک لە قۆناغی ڕزگاری و لە قۆناغی نەتەوەیی و گەیوێتە ئاستێکی سیاسی باش هێشتا ئێمە خۆمان بەو چاوە سەیری خۆمان بکەین و ئەچیندای نەتەوەیی خۆمان بۆ هەر مەرامێک بێ لە چوارچێوەی ناوچەگەری یا خێڵگەری سیر بکەین ئەمە هەڵەیەکی گەورەیە من ئەمەوێ لەوە بپرسین هاشمی چۆن هات بۆ کوردستان ئایا هاشمی هەڵ هات بۆ کوردستان یان لە هات بۆ کوردستان و نەگەڕاوە هاشمی هات بۆ کوردستان لە چوارچێوەی بانگێشتی سەرۆک کۆمارە بۆ کۆبوونۆ لە سلێمانی نەک هاشمی هات و لێرە ماوە هاشمی بە فەرمی سەرۆک کۆمار بانگێشتی کردووە بۆ سلێمانی بۆ کۆبوونەوە ئەو کاتەی کە هاشمی لە فڕۆکەخانەی بەغا ڕاگیرە ئەو کاتە بڕیاری گرتنی هەبوو بۆ نەیان گرت هاشمی ئەڵێ من ئامادەم بچم لە بەغدا لە کەرکووک محکەمە بکرێم باشە تاکو ئێستا کەرکووک بەشێک نییە لە عێراق ئەو سوپا و هێزی پۆلیسەی لە کەرکووکە سەر بە بەغدا نییە ئەگەر بە هاشمی ئێمە نابێ ببینە داکۆکی کار لە هاشمی ئەگەر هاشمی کێشەکەی کێشەیەکی یاساییە
با بچێتە کەرکووک و لەوێ دادگا بڕیاری دەستگیرکردنی بدا بۆ ناچێ بۆ ناچێت ئەمە کورد داڵدەی هاشمی نەداوە هەڵەیەکی گەورەی من پێم هەرچی کورد نییە بەس یەک خۆی بچێ ئەو اختیارانە باسکەچێتە کەرکوو گەچێتە بەغا سەفەرەکە بۆ تووشیا ئەمەر حەکیمیە بۆ لای ئەچێتە لای سەر و کۆمارە چێتە لای سەر و کەرێم ئەچێتە لای سەرۆک و ئۆپۆزیۆن ئەمە کەیفی خۆیەتی من پێم وایە کێشەی هاوڵاتی کورد نییە گرفتێکی گەورە بۆ ئەم دەڤەرە بدۆزنەوە من پێم وایە کێشەی عێراق پێش هاشمیە لە پێش هاتنی هاشمیش بۆ هەرێمی کوردستان قەیرانێک هەبووە کاگومێت قەیرانێکی سیاسی لە عێراقا بووە لە نێوان لیستی عێراقی و لیستی دەوڵەتی یاسا ئەکرم مەسەلەی بوونی قەیرانی سیاسی لە بینی هەرێم و بەخە ئەمە مێژوویەکی درێژەیە و هەمومان دەست و پەنجەمان لەگەڵ دەرم کردو پرسیارەکە ئەمەیە داڵدەدانی هاشمی چ خێرەکی بۆ کورد هەیە داڵدەدانی هاشمی لە هەلومەرجێکە کە تۆمەتبارە بە تیرۆر و هەندێک لەو نوێنەرانەی کورد کە لەوێن بەس لەوەکەن ئەم داڵدەدانە زیانی گەورەی بە کەسی کوردگانەوە لەبەرەوەی دیکۆمنت و بەڵگە و کۆمەڵێکش لە بەردەستایە سەبارەت بەو مەسلەی کە هاشمی پێتۆمەتبار کراوە ینی خێری کورد لەکوێ ئەم مەسلەیە من پێم وایە کورد هاشمی داڵدە نەداوە هاشمی هاتووەتە سلێمانی بۆ کۆبوونەوە دوایی پرسی اعترافاتی پاسەوانەکانی لە هاتووەتە ئێرە من پێم وایە کورد پۆلیسی حکوومەتی ناوەد نییە کورد پۆلیسی مالیکی نییە هاشمی با تەسلیمی مالیکی بکە ئەگەر حکوومەتی عێراق و دەوڵەتی بڵین حکوومەتی عێراق و دادگا لە عێراقا ئەویست هاشمی بگرێت بۆ ڕێگەیدا لە فڕۆکەخانەی بەغداوە بێتە هەرێمی کوردستان و دوایی داوای بکە ئەبوایە ئەو کاتە بگیرتە بۆیە پێ ئەچێ حکوومەتی عێراق و حکوومەتی مالیکی مەرامێکی سیاسی لە پێشتی ئەو دۆسیەوە هەبێ بۆ ئەوەی لە پەنای ئەم قەیرانانەی کە لە عێراقا هەیە پێگەی خۆی لە ناوەند بەهێز بکە ئێستا سونە ڕۆڵێکی وای لە حکومڕانی لە عێراقا نییە ئەوێ ڕۆڵی کوردیش لە عێراقدا تا هەندێکی زۆر پاشەکشە بکە لە پەنای ئەوەوە دەیەوێت خۆی بەهێز بکە هەڵوێستی سەرۆکایەتی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد و سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکە بۆ سنووردانان لە ڕووی سیاسیەوە بۆ ڕفتارەکانی مالکی ئەگەر کورد ڕێگە نییە لەوەی کە هاشمی سەردار ئێمە لە عێراقا کەشمەکەشمێکی سیاسی گەورە بین لە عێراقا یەکێک لە مەترسیە گەورەکان لەسەر دیموکراسی لە هەر کۆمەلگایەکە ئەوەیە کە ڕێگە بدەی هێزە جیاوازەکان و یەکتری تەصفیە بکەن و هێزە باڵادەستەکان و گەورەکان لە گۆڕەپانی سیاسی ئەوانی تر بسڕنەوە لە بەغدا و لە ئێستای عێراقا هێزە شیعەکان بە شێوەیەکی نیسبیش بێ باڵادەستن بەسەر ژیانی سیاسیە و توانای بناردانیان هەیە کەیسی هاشمی قسە لەسەر ئەوە ئەکرێت کەیسێکی سیاسیە نەک یاسایی و ئەم کەیسا سەرەتایەکە بۆ تەصفیەکردنی حساباتی سیاسی لە عێراقا و ئەمڕۆ ڕێگە بدرێم هاشمی و سونەکان تەصفیە بکرێ سبەینە سەری کوردیش دێت ئەگەر ئەمڕۆ کورد لەسەر مەسەلەی پاراستنی جیاوازەکان و پاراستنی هێزی سیاسی جیاواز لە عێراقا بەدەنگنەیە سبەینەش ناتوانێت بەرگریی ڕاستەقینە لەمانەوەی خۆی بکاوە کێزێکی سیاسی جیاواز ئینجلاتان پێتان وایە کە واجبی ئێمەیە ئەمڕۆ دیفاع لە بەڕێز هاشمی بکەین بۆ سبەینە من پێم وایە ئەبێ کورد لە بەشداریکردنیا لەوێ هەنگێ داواکاری ڕوون و ئاشکرای هەیە ئینی ئێمە لەگەڵ ناوەندا لە ڕووی سیاسیەوە کە بەشداری شەراکەتی حەقیقی وەکو جەنابتان باسان کرد شەراکەتی حەقیقیەکەی داواکاری ئەم هەرێمەمان هەیە داواکاری زەویمان هەیە داواکاری سەرچاوە مرۆیەکانمان هەیە داواکاری سەرچاوی سروشتی ژێر سەوی و سەر زەویمان هەیە ئایا کورد دەستبەرداری بووە؟ وەڵاهی دەستبەرداری تاکو ئێستا هەموو ئەو داواکاریانەی کە کورد هەیەی لە بەغدا و هەموو ئەو کێشانەی لە نێوان کورد و بەغدا هەیە لەسەر چییە؟ لەسەر جێبەجێکردنی مادی 140 لەسەر سامانە سروشتیەکانە لەسەر مەسلەی پێشمەرگەیە لەسەر شێوازی ڕێخستنی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵە لە عێراقا بۆیە کێشەی کورد لە بەغدا ئەمانەیە ئەگەر حکوومەتی عێراق ئەمانە جێبەجێ بکە من پێم وایە ناکۆکیەکانی نێوان کورد و بەغدا کۆتایی پێدێ ئەبێ هەمومان چاوەڕێ بکەین هەلومەرجێکی سیاسی تازەتر بێتە پێش بۆ ئەوەی بڕیاری چارەنووس بدەین بەڵام ئێمە لە حاڵەتێکی وەکو ئێستا لە بارودۆخێکی وەکو ئێستا تۆ لە عێراقدا هێشتا کێشەکانت ماوەوە ئەو کێشانە کۆمەلگای نێو دەوڵەتی زلهێزەکانی دنیا لەگەڵ ئەوەن ئەو عێراقە هێشتا بەم نەخشەی ئێستا بمێنێتەوە بۆیە هەر ئەم بڕێڵە کاگە کرەمجان ئەڵەی کە فڵان وایوت نووسراوێکی ڕسمین بۆ بێنە لەلایەنیشی سیاسی لەوانەی لە دەوروبەرمان تا ئێستا کۆمەڵێ پرۆژە
بڵاو کراوەتەوە لە پرۆژەی سیاسی کە باز لە داهاتووی عێراقەکە باز لە دابەشبوونی عێراقەکە بە سێ گروپی فیدراڵەوە بە سێ ناوچەی فیدراڵەوە بە ئەمانە پرۆژەن باسەکرێ ئێمە ئەم دێوجامەی ترسە کە بازەکرێ لەوەی کە ئێستا هەلومەرجەکە وایە و بەم شێوەیە ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئێستا موبەڕیر بۆ بەشداریکردنی ئێستامانە لەگەڵ ناوەندا وای لێ بکەین بیسڕینەوە لەوەی کە هیوایەکمان هەبێ بۆ داهاتوو بە شێوازیشکە بەشداری بکەین من پێم وایە کاکەین گەڕێمەوە بۆ پرسیاری جەنابەت کە ئێمە ئەفوکە با ئەوە تاوکەم پرسیارێکی لە من کرد با جوابی بەمەوە مەسلەی ئەوەی کە بڵێ پرۆژە هەیە بۆ دابەشبوونی عێراق یەکێک لە ئەگەرەکانە ئەوە یەکێکە لە ئەگەرەکان ئەوە بۆ چوونی شارەزایانی سیازیە کاتی خۆی بایدن پرۆژنەیەکی وای تەقدیم کرد لە ڕنگ بێ هەر کەسێک لە عێراقا بژی هەمومان بگەینە ئەو قەناعەتەی کە ئایندەی عێراق ئایندەی دابەشبوونە چ لەسەر بنەمای فیدراڵی بێ چ لەسەر بنەمای هەرێمەکان بێ چ لە یەکترازان بێ ئەنجا من پێم وایە هەموو ئەگەرەکان دەسەڵاتی سیاسی کورد ئەبێ لەگەڵ هەموو ئەگەرەکانە و هاوڵاتیانی کوردستان لەگەڵ هەموو ئەگەرەکانانی هەبێ و دەستگای لە کۆڵنەوەی استراتیجی هەبێ و بیبا بۆ دەستگایکی باڵای نەتەوەیی و لە پەرلەمانی کوردستان کرێ بە مەرجع و لە ڕێگەی ڕیفراندۆم و ئیسیفتاوە بخرێتەوە بۆ ناو خەڵکو و زەمەنێکی زۆر خۆی ئامادەکاری بۆ بکرێت بەڵام ئەو پرسیارەی کە کاگومێت فەرمووی کە ئێمە لە کەیسی هاشمیەوە بۆ ئەوەی جەوێکی ئەتمۆسفێرێکی تەندروست دروست بکەین من پێم وایە پێشەوەی بازدەین لە بەغاکار بۆ بکەین نەبێ لە هەرێمەکەی خۆمان ئەو جەوە ئەتمۆسفیرە تەندروستە دروستکەین کە ئازادیەکان دروستکرێ کە ڕۆشنمیران قەڵەمەکانیان ئازاد بێ قسە بکەن کە لایەنە سیاسەکان ئازاد بێ چونکە لەم هەرێمەی خۆتە پێویستە بەوەیە ئازاد مەس ڕووبەری ئازادی گشتیەکان زیاتر بکەی تاکو بتوانین بڵین لە بەغا ئەوە تا ئێمە لەم سێ پارێزگای خۆمان بەم جۆرەمان کردووە و بۆ بەغاش هەر بە هەمان سۆنگە و بە هەمان کۆنسێپتەوە بەشداری بکەین. بەڵێ باشە زۆر سپاس. من پێم وایە هەندێک لە چاودێران پێیان وایە کە بەدەنگهاتنی سەرۆکی هەرێمی کوردستان لە دوای دروستبوونی ئەو ئاڵۆزیانەی کە لە دوای هاتنی هاشمیەوە هاتوتە هەرێمی کوردستان ئەو بەتایبەت ئەو وتارەی کە لە نەورۆزدا پێشکەشی کرد ئەو پەیامەی کە پێشکەشی خەڵکی کوردستانی کرد بەدەنگهاتنێکی تند بوو و باسکردن بوو لەوەی ئەگەر ئەم حکومی عێراق بەم شێوەیە بەردەوام بێ ئەوە ئێمە ناچارین بگەڕینەوە لای خەڵکی کوردستان و بڕیاریتر بدەن کە ئاماژە بوو بەجابوونەوە لە خاکی عێراق. قسەکە لەسەر ئەمەیە بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان بەدەنگ نەهاتۆ لە مەسەلەن لە نەگەڕانەوەی کەرکک بۆ هەرێمی کوردستان لە کۆمەڵێ پرسی شارەنووساز لە هەرێمی کوردستانە بەڵام لەم مۆزوعەیە کە هاشمی تێدایە بەو شێوەتوندا بەدەنگ دێت. من پێم وایە بەدەنگ هاتنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر پرۆسەی سیاسی لە عێراقا لە دوور و نزیک پەیوەندی بە کێسی هاشمیەوە نیە. سەرۆکی هەرێمی کوردستان بێگومان بە خوێندنەوەی ئەو واقع سیاسی و ئەو قەیرانانەی کە لە عێراقی پیاتی ئەپەڕێ و پاشگەزبوونەوەی دەوڵەتی یاسا و لە ڕێکەوتنامەی هەولێر وەکو و تاکو ئێستا دروست نەبوونی ئەو حکوومەتە شەراکەتە نیشتمانیە و هەوڵەکانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ قۆرەخکردنی تەواوی زۆربەی دەسڵاتە گرنگەکان چ ئەمنی چ سەربازی چ مالی لە عێراقا ئەو جەنگە مەترسیدارە بە هەمومان دەڵێ کە دەبێت لێرە سنوورێک بۆ ئەو ڕفتارانەی حکومڕانی لە عێراقدا منرێ و هەوڵ بدرێ عێراق بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی و لەسەر بنەمای دەستور و حکومت لە عێراقا لەسەر بنەمای شەراکەتی نیشتمانی و ئەو تەوافقەی کە لە ڕێکەوتنامەی هەولێر لەسەری ڕێکەوتوین بەردەوام بێ. کاتێک کە حکومت یا لووتکەی دەسڵات لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پابەد نییە بە ڕێکەوتنامەی هەولێر و دەستور پێشێل دەکا و هەوڵ دەدا قۆرخی دەسڵات لە عێراقا بکە ئەلبەتە ئەو بەدەنگە هاتنە بۆ ئەوەیە کە سنوورێک بۆ ئەو تەجاوزاتانەی حکوومەت لە عێراقدا بنرێ و هەوڵ بدرێ بگەیشتنە چارەسەرێک کە عێراق جارێکی تر بەرەو ناسەقامگیری و قەیرانی بەردەوام نەچێ و عێراقیش بەرەو دیکتاتۆرێتی نەگەڕێتەوە. و ئەگەر ئێستا سنوورێک بۆوە دانەدرێ ڕنگ بێ لە داهاتوو کاتێک کە بەداخەوە کە ئەکرێ بڵێن دەسڵاتدارانی عەرەب لە عێراقا نە ئەزمونیان لە ڕژێمەکانی پێشوو وەرگرتووە نە ئەزمون لە ڕووداوەکانی ناوچەکەی وەردەگرن کە ئێستا زەمەنی ئەوە نەماوە کە لایەنێک بێوێ خۆی فەرزکە لە وڵاتێکا بە تایبەتی لە عێراقا کە وڵاتێکی فرەنەتەوەی و فرئاینە. ئەم بیرکردنەوە خراپە یا تەسکەی حکومڕانی لە عێراقا کورد دەخاتە بەردەمی دووڕیانێک یان دەبێت ئەو دووڕیانە
یان دەبێ حکوومەت لە عێراقا بگەڕێتەوە بۆ دەستور و بۆ شەراکەتێکی نیشتمانی حەقیقی کە هەرسێ پێک هاتە سەرەکیەکەی عێراق تایدا بە هاوسەنگی بەشداری لە حکومڕانی بکەن یان دەبێ بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی بڕیار لە چارەنووسی خۆی بدا و خەڵکی کوردستان ئەو بڕیارە بدا وەک جەنابی سەرۆک لە پەیامەکەی نەورۆزیدا ئاماژەی پێداوە یان گەڕانەوە بۆ سربەخۆیی یان ئەگەر خەڵکی کوردستان پێی باش بێ ئەو بارودۆخە بەم شکڵە بەردەوام بێ دەبێ بەردەوام بین لەو بارودۆخە سیاسیە لەو هەوڵە سیاسیانەی خۆمان تا ئەو کێشانەی کە لەگەڵ عێراق هەمانە یەکلایی دەکەینەوە. وڵی من پێم وایە ئەو بارە سیاسی کە کایەکرم باسیریەکە و لە وتارەکەی سەرۆکی هێرێمەوە دنیایەکی زۆر جوانی پرتەقاڵیمان پیشانەیە پڕە لە خەوی پرتەقاڵی جوان ئەم وڵاتی ئێمە عفوم پرتەقاڵی ئەنجا من ئەگەر ڕێگەم بی من گوێم لە قسەکانی جەنابەت گرت من پێم وایە بۆیە بە خەو باسیەکەم من لە وڵاتێکام لە سێ پارێزگایە ئێستا باز لەوەم بۆ ئەکرێت کە مافیشی چارەی خۆنووسین کە مافی هاوڵاتی بوونی منە و هیچ لایەنێک و سەرکردەیەک و گروپێک و لایەنێکی سیاسی ناتوانێت بیکا بە مڵکی خۆی هی هەموو تاکەکانی کووردە لەم هەرێمەیە کاژین وەکو هەموو مافیی ئینسانی کە داوای سنوورێکی جوغرافی دیاریکراو بێنێ بۆ دروستبوونی نەتەوە بۆ دروستبوونی دەوڵەت. بەڵام ئەم مافە بۆیە بە خەوێکی پرتەقاڵی بینم چونکە لەو سێ پارێزگایە کە ئەبێ باسی دەوڵەت دەکرێت باسی ئازادی گشتیەکانەکرێ بۆی دیکتاتۆریەت نەگەڕێتەوە بۆ ئەوەی ئازادی مرۆڤ و قەڵەمەکان ئازاد بن خەڵکەکان بەشداری بکەن لە ماف و لە ئەرکەکانیانە وەکو یەک لە هەموو ئەگەرەکانە من لەم سێ هەرێمەیەی خۆم لەم سێ پارێزگای خۆمانە لە دەسەڵاتی سیاسی کورد بەو شێوازە نەبووە تا بمبا بۆ ئەگەرێکی تر بۆ ئەگەرێکی تر کە جەنابەت پێشوەختە باس لەوە ئەەکەی کە زروفی نێودەوڵەتی و ئقلیمی و ناوچەکە ڕێگە بەوە نادەن کاک سەردار پێت وانە ئەمە جۆرێکە لە خەیاڵ تۆ پێ دووا بێ ئەبێ هەموو مستلزەماتی دەوڵەت ئامادە بێ اینجا دەوڵەت ڕابگەێنێ مەسەلەن با من یەک نمونەت بۆ بێنم بۆ نمونە باشووری سوودان وڵاتێکە نەبەخەت کوردستان خوێنەواریتیایە نەبەخەت کوردستان ئابووری باشە نەبەخەت کوردستان وەگەی لە حکومڕانی باشە بەڵام بەهۆی پشگیری نێودەوڵەتیەوە بە یەک عملی ئەساسی توانێتی دەوڵەت ڕابگەێنێ ئێمە قوربانجان لە زۆر شوێنەکەی دنیاە ئۆکرانێک کە جیابەوە کەس ڕازی بوونن لەسەری لە زۆر شوێنی لە سەربی ئەوانە دەوڵەتەکانی کە دروست بۆ کەس ڕازی نەبووە و ئەسڵەن لە حکومداریان دروست نەزانیەوە وڵاتی ئۆردن کە بۆ بە دەوڵەت مۆزەفیان لە خارجی ئۆردنەوە هێناوە بۆی ممارەسەی سیاسی بکاتەوەتە بەس من ئەڵێم چی قوربان بۆ خەونی ڕەنگاڵەیە مەسکردنەوەیکی ڕەنگاڵەیی ئەیبینم لەبەر ئەوەی هەموو ئەگەرەکان و فاکتەرەکان دیراسە نەکراوە ئێمە کێشەیەکی گەورەمان بازەوە ئەکرێ عفوم کە نەگەر یەکشت هەیە هەموو پەرپەرزانەوەیکی شەریکە هاوبەشەکانمان لە ناوەندا باز لە بڕینی بودجاکرێ چەندمان بونجە خەزم کردو بۆەوەی ئەم هاوڵاتیانی دەڤەرەکە کە باسەکرێت چی بکەین من لەگەڵ ئەوەیان کە کاتێک چیمیایی و ئەنفا لە کراین خەڵک بەشداری شۆڕشی ڕزگاری نیشتمانیە کرد و کە سۆنگەکە زۆر دوور بوو سەرکەوتن بەڵام خەڵک قوربانی یا و گەشت من پێم وایە نابێ هیچ ساکێکی کورد دەوڵەتی کوردی بە خەونیا بە خەیاڵێک بداتەوە بەڵکو دەبێ ئامانجی استراتیژی هەر تاکێکی کورد بێ و خەباتی بۆ بکەین بە هەموو لایەنە سیاسەکانیش تەنها یەک خاڵ ئەڵێم لەسەر ئەخیر قسە من پێم وایە ئەوە هەڵەیەکی گەورەیە ئێمە بیر لەوە بکەینەوە چەند مقاومەی ڕاگەیاندنی دەوڵەتەکەین جارێ ئەگەر بین سیر بکەین ئێمە ئێستا وەکو هەرێمی کوردستان بنەماکانی دەوڵەت لە هەرێمی کوردستانە هەیە تەنها دانپێنانانی نێودەوڵەتی ئەگەر هەرێمی کوردستان بەرگەی 4 ساڵ نێودەوڵەتی گرت بێ بۆ 2 مانگ بەرگەی دەوڵەت بوون نەگرێت زۆرتوانم من ئەزانم هاوڵاتی کورد زۆر لەوە زیاترە کە بەرگەی هەموو ئەگەرەکانە گرێت چونکە لە شۆڕشی ڕزگاری نیشتمانیە دیاری بووە من پێم وایە ئەکرێ ئەو بڕیاری دەوڵەتبوون مافی هەمومانەوە ئەبێ کاری بۆ بکەین بەڵام پرسێکە ئەبێ گۆدەنگی گشتی لەسەر دروستکرێ ئەبێ پلانی استراتیژی بۆ دانرێت لەگەڵ شەریکە استراتیژیەکان لەگەڵ ئۆپۆزیسیۆن لەگەڵ شەقامی کوردی لەگەڵ هاوڵاتی کوردی لە ڕێگەی بەڵام من پێم وایە پێم وایە ئەم
کەیسە ئەبێ هەموو جارێک هەموو زەمانێک تەنیاوەکو پرۆژەی فشارێ بەکارێ پێمانێ ئەگەرێک بێ لە ئەگەرەکان و بەردەوام ئەوەی کاگوێتان لە بە گفتوگۆکردن و سەبارەت بە پەیوەندی ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغدا بە میوانداری هەرێک لە بەرەژان سەدەقادە ڕۆژنامەنووس و ئەکرەم ساڵح بە پرسی لقی 22 پارتی دیموکراتی کوردستان ئومێد دەکەم بەرنامەکە سەرنجی بەرزستان ڕێکەشا بێ سپاس بۆ ئەمە دەبووتان زۆر سپاس کاک سەردار کاک زۆر سپاس بۆ جەنابەت.